ولی تماشاوان ایجان نافچین کردستانی نافچین گلکین گرینگین بگمان او نافچنه کو سنوری باشوری کردستانی و عالیه دن و گرید ده او نافچه جبر کو نافچه کی کردستانی نه و نافچه کی استراتژیک و گرینگین به دهان سال بردام خلقی و توشی پرزگریکین جدی به تعریب به جاران تبعیض و تهجیر و ترحیل و گاو تشیع و گروپین چک دار کو مک پرزگریک و مشاکل نان هنه امی چین سنوری پارزگاهانه اینا کو بگمان سنوری کی برفره و گرینگ به 100,000 کرد لوردجین بگمان نینوا پارێزگای فراپێکهاتەیە لە هەموو ئالیەکی بێ میێوانێکی مێهێژا لەوێرە هەیە دکتۆر فارس ئەلیاس کۆتی کاندیدێ پارتیا دموکراتا کوردستانی لە بازنامەی ناوەنها لە ستودیۆمە لە دوویکت گەلمەیە دکتۆر دەماتە باش بە ێدی دەڤەرا ئەنکو گرنگیا دەڤەرێن کوردستانی گەلو تا چەند گرنگە خەلکێ وێ دەڤەرێ بەرپسەراتکە خوا ڕابن بچن دەنگێ خوا بدەن دەنگی نوان نافەوتە ji ber ku taybetî li neynawa diktor sîraekê gelekê ciddî vê gavê ser heye tu zanî دەم باش سلااف بۆ جەنابێتە و بۆ تەمەشەوانێت کوردستان 24 بە تاکیید ئەو دەڤەرین کوردستانیش دەرەوەی ئیدارە هەرێما کوردستانی ئەوێت دێنە ناساندن دەڤەرین مادە 140 یا دەستوری عراقی ئەو دەڤەرێن گرنگێن کوردستانینەش بەر خەلکێوان دەڤەرە بەشێکنیش خەلکی کوردستانێ لێ قەدەراوان ئەوەلوان دەڤەرا بن ئەو دەڤەرین گوت ناکۆکی سەرهەین دوێ ئەف قۆناغا بێت یا پەرلەمانی عراقی وەکی جەنابی سەرۆک ئیشارەت پێدایی ئەف قۆناغ ئەف دەورا پەرلەمانیا شەشەیە بێت دەبێتە دەورە جێبەجێکردنا دەستوری عراقیش بەروەکی ونزانن چەندین مادێن دەستوری هەلاویستی ماینە هەتا نوە نهاتینە جێبەجێکردن و دمنێوان ماداژی مادە 140 ژبەر vê çendê mişarika xelkê Kurdistaniyê menatiqên ji derve îdara herêma Kurdistanê ew menatiqê made 140 têne naskirin helbijartinên vê carê de gelekê muhim e divê bejdar bin van helbijartina de û dengê xwe bidine lîsta 275 da ew kesê nûneratiya xelkê van menteqat dikine lîsta 275 de bişên mafên wan li Perlemanê Iraqê de bi dest xwe vebînin ولی دکتۆر ئەمێ بەحسێ پارێزگەها نەینەوە بکەین پارێزگەها نەینەوە دووەم مەزنترین پارێزگای سەراستی عێراقێ زۆرترین پێک هاتە لەوێرە دژی و ئەف پارێزگایە نەها سیراعەکی gelekê ciddî ser heye gropên çekdarên ecêb û xerîb hene tên li wê deverê bêguman êdî îs'aca ciddiya xelkê devereke yekem ji şengalê dest pê bikەین ji deşta neynawa dest pê bikەین heta dawiyê kewata di çarçûvê niha da ta çend giringe xelek bi ciddî biçîte ser sindoqên dengdanê û dengê xwe bide وەکی منی شارەت پێدایی gelek giring e xelkê me mişarik bibe ji ber ilvan helbijartina de wekî cenabêta îşaret pêdayî hekem berê xwe bidinê bo nimûne li parêzgeha Duhokê me 11 kursî heyne ji mara berbijêra pêncî nehin belem parêzgeha Musilê me 34 kursî heyne sê kursî bi pêkhat heyne kote 31 kursî bo meqaidê amên me 1047 berbijêr heyne ev e فاکتەرێکی دیارە کە چەندین مەلملانە و منافسە و کێشەل سەر کورسیên دەڤەرە نینەوە هەیە هەر کورسیەکە پارتی دیموقراتی کوردستان دەستخۆ بینێ نینەوە بە دیتنا من تەئثیراوێل بەغدا بەرامبەری چەندین کورسیên هەکە پارتی لە هەرێمی کوردستان یان جیگایەکی دیبینێش بەر مەسیری ئەوان منتەقین کوردستانیش دەربە ئیدارە هەرێم بتر گرێدایی بەغدای نۆتڤێل بەغدا بێنە چارەسەرکردن نەخاسمە شنگال دەڤەرە شنگال لایەنên سیاسیên جوداتی دەهەینە هێزên سیاسیên جدا لوێرێ منافسێتکن هەکەر پارتی دیموقراتی کوردستان نونەرên خوێن شنگالێ نەبن پەرلەمانی عراقێ دا و داخوازە مافên شنگالێ نەکن و داخوازە جێبەجێکردنا هەموو مەراحلên قۆناغên تەطبیع و ئیحسا و استفتا ئەما 140 نەکن و چارەسەرکردنا ئیدارە یا شنگالێ گۆ ئیدارەکە قانونی لوێرێ بێ وەکی جەنابێتە زانێژی مەلەفێ نزوحێ و خەلکی شنگالێکە هەتانها ئاوەرەیە کەمپێن ئاوەران سنوورێ پارێزگەها دۆکێ ئەف هەمی پێتڤینە و پارتی قەوەت بێل بەغدا و هەروەها پێتڤە دمنێوان نونەراتین نونەرە خەلکی کوردستانێتکن بەغداش سەر لیستا پارتی دیموقراتی کوردستان کە نونەرێن شنگالێ هەبن دمنێوان نونەرادە بەڵێ دکتۆر شنگال وەکی عمق استراتیجیکە هەرێما کوردستانی باشووری کوردستانێتی حەسەمادەمینا کەرکووکێ توزانی شنگال چ قاز گرنگە توپۆگرافیاوی جوگرافیاوی و نکەژی لە شنگالی سیاسەتێکە gelekê
مترسیدار تبريبا برن سياسة كرينا عرض خلق سياسة تشيع جروبين تشكدارين عجيب وغريب لوي دفره وبسط هزاران خلق شنغالي دناوا كامبان دانا هكا بدياري كريان بحث شنغالي بكين تو اگهداري چا كسوكارن داعش لكامبين هولو روش ين روشاوای كردستان مزنا برپسن عراق تينن تبلي جواكت كان هم تشتكي بود كان لهبت هايوانج خلق شنغالي اوارن شنغالي نين دناوا كامبان دا كواتا بو خلق شنغالي چند برپسارت يكه هم ديني هم نتوي هم اولي وهم نافچه‌ای جی کوچن دنگ خوب دنگلو ویجاره بالتأكيد صد درسته هكر بو هاولاتيت عراقية دي مافكي دستوري به مافكي نجتماني به بجدار ببن الهلبجارتنا ده بديتنا من بو ازديان مافكي آيني جي كاش بلي نجتماني ومافكي دستوري انگو قانوني دويت ازدي بهيز بجداري هلبجارتنا ببنو دنگيت خو بيخنا صندوق الدنگداني دا بكاربن مافيت خوب دست خو ببينين دا بكاربن مسيري اوان كتشو خشكو داكو بابن ميد نديار بتري 2000 حتى نوكا چاره سریه که بو مسیری اوان ببینین دا امکارن چاره سریه که بو گورین خوید بکوم ببینین دا امکاربن مافي ضحية جينوسايد ازديانو او كسين مين هكا تعدايلي هات يكرين ببينين دا شامية جرين ترم كاربن ملف نزوحي بقرنو خلق مفسر بلندي وكرامات وبتعويض وهمو تشتكي بزفرة مناطق الخوب مخابني بقو حكومتها عراقي ووزارتها هجرة ومهاجرين او خلق الكامبي هولي واوانات زفرين بريقو خلق ازدي هكا او زمو فرمان بسريوان هاتي بزفرة سر جوارين خو بله گله سپاس برئیس دکتور فارس الیاس کوتی کاندید پارتیا دموکراتا کردستان لبازدان نئی نواز سپاس دکتور